ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی ناو نەخۆشخانەیەکی تایبەت بە تووشبوانی کۆڕۆنا لە بەغدا کاردانەوەی فراوانی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە و ژمارەی قوربانیانی ڕووداوەکەش بۆ نزیکەی 200 حاڵەتی مردن و برینداربوون بەرز بووە. شەوی ڕابردوو ئاگر لە نەخۆشخانەی ئیبن خەتیب لە بەشی ڕەسافەی بەغدا کەوتەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقیش ڕایگەیاند 82 کەس بۆی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی نەخۆشخانەکەەوە لە بەغدا مردوون و 110 کەسیش بریندار بوون. ڕاستەوخۆ دوای ڕووداوەکە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا بە سزادان و دوورخستنەوەی هەریەکە لە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی بەغدا و بەڕێوەبەری نەخۆشخانەی ئیبن خەتیب و ژمارەیەک بەرپرسی دیکەی کەرتی تەندروستی، هەروە ئەنجامدانی لێکۆڵینەوەی خێرا و ئاشکراکردنی ناوەڕۆکی دەرەنجامەکەی بۆ ڕای گشتی. کاظمی ئاماژەی بەوە کردووە بڕیار دراوە هەموو ئەوانە لە ڕووداوەکەدا مردوون وەک شەهید دەژمار بکرێن و ڕووداوەکە پێشێلکردنی ئاسایشی نیشتیمانی عێراقە بە هەموو مانایەک و نابێت هیچ کەس بڵێت ئەمە شۆرتی کارەبا بووە، ئەمە شەرمەزاریە و دەبێت سزای بەدووادا بێت. بەپێی وتەی چەند سەرچاوەیەک هۆکاری زۆری ژمارەی مردووان و بریندار دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی لە جێبەجێکردنی مەرجەکانی سەلامەتی لە نەخۆشخانەکەدا. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی عێراقیش ڕایگەیاندووە ئاگرەکە هێندە گەورە بوو، زیاتر لە 20 تیمی ئاگر کوژێنەوە بەشدار بوون لە کوژانەوەیدا. ئەو کات ڕووداوەکە کاردانەوەی فراوانی ناوخۆی و دەرەکی لێکەوتەوە و سەرۆکۆماری عێراقیش هاوخەمی بۆ کەسوکاری قوربانیان نیشاندا و لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند دەبێت سەرجەمە و کەسانە سزا بدرێن کە کەمتەرخەمیان کردووە. هەروەها سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمیش ئامادەی هەرێمیان بۆ هاوکاری بریندارانی ڕووداوەکەی بەغدا دەربڕی. هاوکات باڵیۆزخانەی ئەمریکا لە عێراق و حکوومەتی ئێرانیش لەباری ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی نەخۆشخانەی ئیبن خەتیب پەیامی سەرخۆشیان ئاڕاستەی عێراق کرد. لە درێژەی کاردانەوەکاندا نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند کە بە بیستنی هەواڵی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی ناو نەخۆشخانەی ئیبن خەتیب تووشی شۆک بوون و داواشی لە دەسەڵاتدارانی عێراق کرد کە بە ئامانجی ڕێگرتن لە ڕوودانی کارەساتی هاوشێوە ڕێوشوێنی پێویست بگرنە بەر. بۆی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی نەخۆشخانەی ئیبن خەتیبەوە حکوومەتی عێراق 3 ڕۆژ ماتەمینی سەرتاسەری ڕاگەیاند و بڕیاری ئەوەشی داوە کە کۆمەڵێک چاکسازی لە فەرمانگە حکومیەکاندا بکات، بەڵام ئەزموونەکانی ڕابردوو دەیسەلمێنن ئەو کارانە زیاتر بۆ دامرکاردنەوەی تووڕەیی شەقامی عێراق و دوای چەند ڕۆژێکی دیکە بارودۆخ وەکو خۆی لێدێتەوە و ئەو ڕووداوەش دوا کارەساتی ناودام و دەستگا فەرمیەکانی حکومەت نابێت کە بەوەی خراپ ئیدارەدان و کەمتەرخەمیەوە ڕوو دەدەن.